بەپێی راپۆرتەکەی هیومان ڕایتس وۆچ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە هەولێر بەردەوام بوون لە هەڕەشەکردن لەسەر مافە سەرەتاییەکانی مرۆڤ و ئەکتەرانی کۆمەڵگەی مەدەنیان کردووەتە ئامانج. سەرەڕای ڕاگەیاندنی پلانێکی نوێی 5 ساڵی بۆ چارەسەرکردنی کێشەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئەوانەی کە گیراون جەنابە دەڵێ ڕۆژنامەنووس یان چالاکوان بە حەقیقەت لە ئەسڵە نە چالاکوانە نە ڕۆژنامەنووس. بعضێک لەمانە سیخۆڕ بوون، سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە. هیومان ڕایتس وۆچ لە راپۆرتەکەیدا ئاماژە بەوە دەکات کە دەسەڵاتدارانی کورد لە هەرێمی کوردستان لە ساڵی 2022دا یاسای وشەی ناڕوونیان بەکارهێناوە بۆ کردنە ئامانجی ڕەخنەگران و لە مانگی ئابدا دەیان ڕۆژنامەنووس و چالاکوانیان دەستگیر کرد. بە هەمان شێوە لە ساڵی 2021دا دادگای تاوانەکانی هەولێر سزای 6 ساڵ زیندانی بەسەر 3 ڕۆژنامەنووس و 2 چالاکواندا سەپاند لە پرۆسەیەکی دادگاییکردندا کە بە پێی هیومان ڕایتس وۆچ پێشێلکاری جددی دادگاییکردنی دادپەروەرانە و دەستێوەردانی سیاسی تێدا هەبووە. لەسەر ئاستی عێراقیش راپۆرتەکە دەڵێت حکوومەتی عێراق لە سەردەمی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق لە ساڵی 2022دا لە جێبەجێکردنی داواکاریە سەرەکیەکانی خۆپیشاندەراندا تووشی کێشە بووە. دوای ئەوەی لە مانگی تشرینی یەکەمی 2019دا سەدان هەزار خۆپیشاندەر لە ناوەڕاست و باشووری عێراق ڕژانە سەر شەقامەکان و داوای باشترکردنی سەرەتایی بۆ ژیانی ڕۆژانەیان دەکرد. لەوانەش باشترکردنی خزمەتگوزاریە گشتیەکان و هەلی کار بە تایبەتی لە نێو گەنجاندا کە ڕێژەیان لە زیادبووندایە. هەروەها بەدەگمەن لەو سکاڵا یاساییانەی کە لەلایەن خێزان و تاگەکانەوە تۆمارکرابوون بۆ بەدیهێنانی دادپەروەری پێشکەوتنی بەخۆیەوە دیبوو. بەشێکی راپۆرتەکە تەرخان کراوە بۆ باسکردنی 28,000 ئاوارەی عێراقی کە زۆربەیان ژن و منداڵ بوون لە کەمپەکاندا و 3,000 دیکەش لە زیندانەکاندا کە بۆ ماوەیەکی نادیار و هەڕەمەکیانە وەک گومان لێکرا و ئەندامانی خێزانی داعش ڕاگیراون کە هەمویان دۆخێکی مەترسیداری ژیان و زۆر جاریش نامرۆڤانەدا بوون. هاوکات کارمەندانی فریاگوزاری بە هیومان ڕایتس وۆچیان ڕاگەیاندووە ئەو منداڵانەی لە سووریاوە گەڕێنراونەتەوە عێراق زیاتر لە 250 کوڕ بوون کە لە زیندانێکی پیاوی پێگەیشتوودا ڕاگیراون و هەمویان یان زۆربەیان بەدەست نەخۆشی سیلەوە دەناڵێنن. لە راپۆرتەکەدا هاتووە عێراق پێنجەمین وڵاتە کە بەرکەوتەی گەرمبوونی گۆی زەوی و گۆڕانی کەشوهەوایە و کاریگەریەکانی بەرزبوونەوەی پلەکانی گەرما، خراپتربوونی وشکەساڵی و زیادبوونی ژمارەی زریانی خۆڵاوی بەهۆی بارودۆخی سیاسیەوە خراپتر دەبێت. هەروەها خراپی حکومڕانی لەوانەش خراپ بەڕێوەبردننی ئاو پشکداری کردووە لە کاریگەریەکانی وشکەساڵی. هەروەها راپۆرتەکە بە پشتبەستن بە ڕۆژنامەی نیویۆرک تایمز تیشکی خستۆتە سەر بۆردومانەکانی سوپای ئەمریکا بۆ سەر عێراق لە شەڕی دژی داعشدا بۆتە هۆی کوژرانی هەزاران هاوڵاتی مەدەنی کە زۆربەیان منداڵن و ئەمریکا شکستی هێناوە لە گرتنەبەری ڕێوشوێنی پێویست بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیانی مەدەنی لە کاتی بۆردومانکردنی ئەو ئامانجانەی کە گوایە داعشن. لەلایەکی دیکەوە ئاماژە بۆ تۆپبارانکردنێکی تورکیا کراوە بۆ سەر هاوینە هەوارێکی پارێزگای دهۆک کە تێیدا 9 گەشتیار کوژراون و لانی کەم 20 دیکەش بریندار بوون. هەروەها هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکی ئێرانی بۆ سەر هەرێمی کوردستان کە حیزبە ئۆپۆسیۆنەکانی کوردستانی ئێرانیان کرد بۆ ئامانجوو بووە هۆی کوژرانی 13 کەس و برینداربوونی چەندین کەسی تر کە هەندێک لەو موشەکبارانانە هاوڵاتی مەدەنی تێدا کوژراون.